زۆر قەلەقم هەبوو من ئێمە لە لادیەوە هاتووین بچینە شار ئەبێ ناو تەلەبەی ناو شار چۆن بن لەوانەیە زۆر جیاواز بن لە ئێمە لەوانەیە لە ڕووی پاکوتەمیزی جیاواز بن لە ڕووی زیرەکی وانەوە جیاواز بن هەر خۆم لەبەرەوە حەریسیش بوو مەسەن ئەو ساڵانەی کە لێ بووم تا پۆلیسێ لە شارە زۆر هەر بە یەکەم دەرەچوو لەوە ترسام من ئاستەکەم دابەزێ نەتوانم کێبڕکێ بکەم لەگەڵ تەلەبەکانی شار بەڵام کە هاتمە ئێرە ئەوەی کە خۆش بوو دوو مانگێکیشی بەسەر مەکتەب ڕۆیی بوو دوو مانگ ئێمە وەرناگیراین چونکە وەکیان زەمن بەسەریان تێپەڕیوە دوایی بەڕەحمەت بێم بەڕێوەبەری دارمەعەلیمین خزممان بوو مامۆستا محەممەد حەرێس ئەو تەکلیفی کرد و وەرگیران کاگوری ئەو ئەمیری برام لەو مەکتەبەی ئەو بەرکەیسە ئاساری نەماوە بۆتە دایرەیەک بۆتە شتێک منیش لێرە لە سەری ساڵ من یەکەمی مەکتەبەکە دەرچوو من هی پۆلەکەی خۆمان زۆر قەلەق بووم ئەو سەرکەوتنی ئەو سینە قەت لە بیرم ناچێتەوە پاڵنەرێکی زۆر گرنگیش بوو بووم بیرمە هەندێک هەدیەشان دامێ قەڵەم و لاستیک و ئانێ بازێ شت کە بەتەواوی بیرم نەماوە ئەوەی کە بە تەلەبە ئەدرا لەو کاتانە شتەکان لە ڕووی مادیەوە کەم بوون بەڵام لە ڕووی معنەویەوە زۆر گەورە بوو لەلام مامۆستا یونسەفەنی ئەوەی کە باسم کردوتم ئەو مدیرمان بوو لەوێ ئەوە ئیتر لێرە من ئەو دەرچوونە با دەرەجەیەکی باش و بە سەرکەوتوی یەکەمی پۆلەکە بووم بەڕاستی زۆر دڵی خۆشکردم و ئەو ترسێکە هەم بوو دوای ماوەیەکی کەم ڕایەوە بەڵام ئیتر تان بڵێم ئەوە پاڵنەرێکی گرنگ بوو بۆ ئەوەی کە بە بەردەوام بوون لە قۆناغەکانی خوێندنا بە شێوەیەکی سەرکەوتوی هەتاوەکو کۆتایی هەتا مەعهەد قەزاییشم تەواو کرد ئەمە شوێنێکی پیرۆزە لەلام شوێنێکە کە قەت لە بیرم ناچێتەوە بەڵام پڕ بەدڵ داخی بۆ خۆم کە بەم شێوازەی لێکراوە و تێک دراوە و دیواری بێسەر و بەر و دەرگای بێسەر و بەر و ئەمە هەمووی کاک حاکم ئەگەر ئەو ماوەسانەی ئەو کاتە لێرە دەرسیان پێوتوی کە تۆ یەکەم بووی ئەو ساڵە ئێستا ئەگەر کەسێکیان لە ژیانە ما بێ گوێی لە جەنابوو بێت چی پێڵێت؟ وەڵی لێرەوە سڵاوی بووە نێرم دەستی ماجەکەم چکە بەعزێک لەو مامۆستایانەمان ماوە هیچیان لەو مامۆستانەی کە ماوە بەس لێرە نەبوو ئەوە لە شارە زۆر بوو مامۆستا لەتیف بەڵە لە ژیانە ماوە لە بازار یەکترە بینین لە بەرنمەیەکی شا ئەو بەرنمەیەکیان لەگەڵا کرد بیرم نەماوە کێ چکام قەنات بوو لەوێ منیش قسەم لەسەر ڕۆڵی ئەو گرنگی ئەو چاکە و پیاوەتی مامۆستایانی ئەو کاتانەمان کۆمەڵی مامۆستامان هەبوون لێرە تا ئێستا نەسیحەتی هەندێکیانم هەر لە بیر ناچێتەوە کە نەسیحەتیانە کردین بە شێوەیەکی باوکانە ئەوانە ئەو مامۆستایانە گەورە و موجه و پاڵنەری ئێمە بوون بۆی کە توانین سەرکەوین لە ژیانە. کاک حاکم یەکێکی تر لە ڕێسیەکانی ژیانی جەناب و خەڵکی بە ئەسڵەوە خەڵکی بێسانسورن لە نزیک شار ناحیە هەلبەت ئەگەر باسێکی ئەم شوێنە بکەی بە تایبەت ئەم ئەرزەی بەڵێ ئەمە ماڵی ئێمەیە بەڵێ ئەمە ماڵی کە خۆمان تیا بووین هەتاوەکو کە پێشەوەی بڕۆین باوکم ئێمە دوژنی هەبوو هەر دوژنەکە لێرە بوون دایکی منیش و دایکە گەورەیشم ئەویش کە لێرە بوو ئەمە خانوو بوو بەڵێ ئەمە هەمووی لە حکوومەتی عێراق ڕوخانی کاتی خۆی ئەمە لە هەشتا ئەخیر جار وە بدام ڕوخا کابڵە هەشتا ڕوخا هەشتاونۆ لەو کۆتایە ڕوخا ئەمە حەوشە بوو ئەوەی بیرم بێ ئەم دارە هەر لێرە بوو هەرماوە ئەو لەوێ چاڵێکی گەنممان هەبوو کاتی خۆی چاڵی گەنم هەکرا و مەخزەنی گەنم بداندا و ڕێکدا پۆشرا و تێک ناچوو گەنم ئەلێرە ئەوە شوێنی گەلەخانێک بوو هی حیوانات ئەوانە بوو ئەم بە شەشی شوێنی ینی دایگەورەم ئەلێرە بوو لەم منتقە لێرا بوو لە ئەوی تریش بەشی تری دایکم و ئێمە لێرە بووین ئەمە یانی دوو دەستە سێ دەستە بۆ خانوەکان گەورە بوو
والحاصل لەو کاتەوەی کە تێک دراوە ئیتر ئێمە دروستمان نەکردوێتەوە تا ئێستا هەر بە خۆی ماوەتەوە بەڵام هەر شوێنێکی پیرۆزە لای من ئەمە تاسەی سەرەتایی من لێرە بووم لە ئەمان خوێن لێرە بە دوای سەی سەرەتاییەوەی تر چینە سلێمانی بەڵام داگەورەم و ئەساسیات و ماڵ و خانوشتەکە هەمووی هەرمایەوە هەتاکو و کاتانەی کە حکوومەتی عێراق تێکی تێکیە بەڵێ گەڕانەوەت بۆ ئەم لادەیە کە بە مناڵی تاسی سەرەتایی لێرە خوێندوتە یا زێری خۆتە بڵێن ئەسلی خۆتان خەڵکی ئێران چه هەستێک و پێەیە ئێستا جەنابوو لە مەقامێکی باڵای لە کوردستان و عێراقیشا بەتایبەت کە یەکێک لەو حاکمە بەڕێزانە بووی کە سەدامی دیکتاتۆر و دادگایی کرد ئەو سەدامی کە ئەم ماڵی ئێوەی لێرە وێران کرد بە سەریەکە چه هەستێک وەیە گەڕێیتەوە بۆ شوێنەی دوای چەندین ساڵ بەجێتانی هەڵاڵێ وڵای ئێمە بە بەردەوام هەر تەبەن ینی پەیوەندیمان نەپچڕانەوە لەگەڵ دەرەوە و هەستێکی خۆشە ئێمە کە لە شاریش بووین فترەی مناڵی و فترەی مراهقە لە هاوینەکانە هەموو هەر هاتووەمان کردووە خۆشترین ڕۆژەکانمان ئەوانە بوون کە هاتوونێتە ئەم چەم و ئاوە ئێرە چەم و ئاوێکی زۆر تایبەتیە لە ناوچەکان نییە ئێرە ئەوەندە زۆرە ئاوی ئەم دێیە ئاوێکی بەردەوامە ئاوی عربەت و مجەمعەکەی عربەت و ئاوی شارە زور ئەوەی کە ئێستا هەڵبجەی تازە با بڵێن ئەوانە هەمووی لەسەر ئاوی ئەم چەمەیە لەبەرەوە ئاوی ئاو ڕووبار و ینی باخاتێکی وا سەیر و خۆش و دڵڕفێنی هەیە ئەم دێیە کە ئینسان دەڵان هەمیشە حەزی لەیە کە ینی تیا بژی بەڵام ئەوەیە کە ئیبینی ینی لە وڵاتی ئێمە لە کوردستانە و لە عێراق بە شێوەی گشتی و لە ناوچەکەیە جیهاتەکان ئیهمال کراون یعنی لە شوێنان فەرقی بینی شار و لادێ ناهێڵن ببێت بەڵام لێرە لادێ هەر بە لادێی ماوەتەوە خەڵک ڕاستە خانووی کۆنکریتی دروست کردووە بەڵام نەمەجاری تایە نەقیری تایە نە تەنزیمی بەلەدەی تایە مەفرۆزە ئەمانە ئەم دێهاتەکانیش هەر وەکو بەلەدەی هەبێ و بەلەدێ ئێرەش بگرێتەوە لە زمانی عوسمانیەکانە مەجلیسی قەریە هەبووە ئێستا ئەوە ئەبینی لادەکان ئیهمال کراون ئەو شتێکی ناخۆشە کە پیاوەی بینێت یەکەیتەوە ئێرە ڕاستە جادەیەکی قیر بە بەردەمی ماڵەکانە ئاڕوات بەڵامەوە کافی نییە چونکە هیچ مەزهەرێکی مساویبوونی خەدەمات لە بینی لادێ و لە بینی نەناحیە نەقەزان نە شارەکانی تری گەورە هیچ شتێکیکانی ئەوە نابێت چکە حتا ئەو بابەتە ئەگەر فەرقی بینی لادەکان کەم کرێتەوە لەگەڵ شارە خەڵکێکی زۆر ئەتوانێت لادەکان بژیت ئەو زەختە زۆرە ناچێتە سەر شارەکانیش ئەکە چیتە وڵاتانی تری دەرەوە سیرەکەی ئەو خەدەماتانەی لەگەڵ جیاوازی لە بابەتی بەعزێ شوێن هەیە ئەوە تۆ لە شارێکی گەورەیە بەڵام ئوتێلی زۆر گەورە و مەشارەی زۆر گەورە و مەسرحی زۆر گەورەوان لە شارەکانە کرێت بەڵام خەدەماتیە بنەڕەتی و ئەساسیەکان لە لادەکانیشا هەمووی هەیە فەرق ناکەی کاچیتە لادەیەکەوە لە دەوڵەتێکی پێشکەوتووە لادێکە ئەبینی جادەی بۆ هەیە بەخدماتی بەلەدەی هەیە کارەبای هەیە ئاوی هەیە جادەی هەیە مەجاری هەیە بەلایکەمەوە یعنی مەکتەب و ئەوانەی کە پێویست بێ هەموو شتانی هەیە ئەوەی کە دێتە ئێرە دێتە ناو سروشتێکی خۆش و جوانە بەڵام بەداخەوە کە سێری خەدەماتەکەیەکەی دڵت تەنگە بێ و بەڵام بە سروشتەکەی هەر دڵت خۆشە و بە تایبەتیش ئێمە یادگاری مناڵیمان زۆرە لە ناو ئەم گوندە لە ئەمەی کە ئەیبینیت ئاوا نەبوو ئەمە هەمووی باخ بوو لێرەوە کە ئەچیتە لە دوای ئەو سیاجەوە تر هەمووی باخ و باخات بوو باخی چنار و باخی تر بەڵام ئێستا بەهۆی بەشێکی ئەمە ئەم مەشروعی ئاوە بردوێتی بەشێکیشی خەڵک کردوێتی بە زەراعەت ئێستا باخەکانیان ڕوخانووە ینی بڕیوە و بەشێکیشیان کردویانە بە حەوزی ماسی و ئەلەم بابەتانە لێرە چەڵتوکی تیاکرا لەم بەر ئاوایەکی سێ لەوانەیە کاک عەبدوڵایە بوو لەوانەیە کە زەراعەتیانە کرد زەراعەتی زۆر لە خوارەوە و ینی باشترین چەڵتوکی هەیە ئەم ناوچەیە